بەهۆی ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری سووریا کوردانی ڕۆژئاوا و دانیشتووی کەمپی باریکە لە ناحیەی عەربەت ئاهەنگ دەگێڕن و شیرنی بەسەر دوکاندارەکانی ناو بازاڕی شارۆچەکەدا دابەش دەکەن. ئەوان دەڵێن سووریا لە دیکتاتۆرێک ڕزگاری بوو کە بەهۆیەوە چەندین ساڵە ئەوان ئاوارەن و وڵاتی خۆیان جێهێشتووە. بۆیە ئەمڕۆ هەم خۆشحاڵی دەردەبڕن و هەم سوپاسی خەڵکی عەربەت دەکەن کە لە ڕۆژە سەختەکان هاوکاریان بوون. ئێمە زۆر مەبسووتن و ئێم لەگەڵ من ناتوانم بە شاری ئەسەد ڤەگەرێ، یعنی ئەڵێم بەرهەرێ نەماوەرێ و خوای گەورە حسابی ئەواکێ، یعنی چقە ئەوەی ئەڵێن پەرە، یعنی کۆمەک پەرە برن و بازدا، یعنی ئەو پەرە پێ شارەزا نابێت و خۆدێم حەسەبایەکێ. ئێمە هیویدارن سووریاکی ئازاد ببێ بۆ هەموو خەڵکی سووریا. ئێمە چاوەڕێی ئەو لەحزەیەکن کە بگەڕن بۆ وڵاتی خۆ. هەر ئەمەژی وڵاتی خۆمانە، بەس وڵاتی کە تەلێ دایک بووی تایبەتمەندیکی دی هەیە. بەڵێ زۆر خۆشە بەڕاستی. ئێوە هەمووتان بینیت ئەو بەیانەکان باسی ژنەکە بێ ژن ئازاد بێ، کەس قسە لەسەر جل و ژیانی مرۆڤ نەبێت، نەژن منێر بێ، کەس ئەبێ هەر کەس ئازاد بێ. شتێکی خۆشە بەڕاستی کە لەسەر عەرزی واقع ببێ. کوردانی ڕۆژئاوای کوردستان دەڵێن لە دوای بەیاننامەکەی حکومەتی ڕزگاریخوازی سووریا بە سەرکردایەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان دڵخۆشن بەم سەرەتا نوێ و چاویان لە دەسەڵاتێکی مەدەنی و دادپەروەرە کە مافی زەوتکراوی دەیان ساڵەیان بۆ بگەڕێنێتەوە. ئێمە خەڵکی ڕۆژئاوای سووریا، ئێمە ئەمڕۆ هاتن بۆ فەرەح و خۆشی بوەزعین بۆ خەڵکی کوردستان، هەریمی کوردستان. ئاخر بەشار الئەسەد الحەمدلله چوو، نظامەکەی الحەمدلله چوو و هەموو سجن سەیدەیانە و هەمووش تەحریر بوون و ئێمە ئێستا دەتوانین بچون بۆ ئەهلی خۆ، بۆ وەتانی خۆ ببینن و یعنی ئێمە شعوری لاجئ زۆر خۆش نیت، بەڵێ زۆر خۆش نیت. ئێستا ئێمە زۆر خۆشە ئێمە لاجئ نین، ئێمە ئێستا بەڵێ ئێمە یعنی زۆر خۆش ئێمە لاجئ نین و زۆر دڵخۆش بین لەوەی کە بەشار لەو دەوڵەتە چوویە دەرەوە و خەڵکە ئازاد بوو. وەڵی بۆ گەڕانەوە من خۆم لێرە گەورە بوومە، بۆ ماوەی 12 ساڵە من لێرەم و تەمەنم 4 ساڵ هاتوومەتە ئێرە، سووریام نەبینیوە، بەڵام کە بۆ گەڕانەوە ئەوە قسمەتە لە دەستی ئێمەیان نییە، بەڵام من خۆم حەزەکەم لێرە بم. وەڵین هەمومان دڵخۆش بووین، دڵخۆش شەمێنینەوە کە هەروە بمێنێم کە هیچ کاتێ سووریان نەڕوخێتەوە، چونکە ئەو خەڵکەش زۆر عەزابیان خوارد. حەزەکەم ئێستا خەڵک ئازاد ببێتەوە، بەس ئەو نەهامەتیان بەرامبەر بکرێت. بەناو بازاڕی عەربەدا دەگەڕێن و لە شەقامەکان شیرنی دەبەخشنەوە. ئەوان هەرچەندە ساڵانێکە لە کوردستان و لە کەمپەکانیش دەجێن، بەڵام دەڵێن سووریا وڵاتی خۆمانە و ئارامی تێبکەوێت، خوازیارین بگەڕێنەوە و کەمپی باریکە چۆڵ دەکەین کە ئێستا زیاتر لە 2000 خێزانی تێدا دەژی. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، ناحیەی عەربەت.